سەرچاوەکانی ئاو تۆڕ و بنچینەکانی ئاو ئاوەڕۆیەکێکە لە پێشنیازە گرنگەکان کە بوو بە یاسا خۆشبەختانە کە ئەمە چارەسەری پاراستنی سەرچاوەکانی ئاوەکە و عەدالەت لە دابەشکردنی ئاوەکە بەسەر هاوڵاتیانی کوردستان و ئەتوانم بڵێم بەجێبەجێکردنی ئەم یاسایە بەشێک لە کێشە و گرفتی هاوڵاتیان کە پەیوەندی بە دابینکردنی ئاوی پاچی خواردنەوە هەیە لە شار و شارۆچکەکان چارەسەر ئەکات. سپاس بۆ ئەندامانی پەرلەمان کە متمانەیان بە پێشنیازە یاساکەدا و بوو بە یاسا. ئەمڕۆژ لە راپۆرتی دەنگدان پێشنیازە یاسای پاراستن و بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستاندا کە یەکێکە لە پێشنیازە گرنگەکان هەموو نەتەوەیەک هەموو گەلەیەک شوناس و ناسنامەی خۆی بە کەلەپور و بە کولتوری خۆی ئەناسرێتەوە. ئێمە لە هەرێمی کوردستان نەتەوەیەکی دێرینین، وڵاتەکەمان شوێنەوار و کەلەپورێکی دێرینی خۆمان هەیە، پێویستیمان بە پارێزگاریکردن و بەڕێوەبردن و پاراستن هەیە لە تێکدانی هەروەها گەڕان و کنە و پشکنینیش بکرێت بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانین سەرچاوە مێژوویەکانی خۆمان مێژووی کە ئەم ناوچەی هەرێمی کوردستان لانکەی سەر هەڵدانی مرۆڤایەتی بووە بۆیە بۆ پاراستن و بۆ بەڕێوەبردن و بۆ بەگەشتیاریکردنیشی گرنگ بوو ئێمە خاوەنی یاسایەکی تایبەتی خۆمان بین لە بواری شوێنەوار و واروها پاراستنی کەلەپور. بۆیە ئەم ڕۆژ ئەم پێشنیازە یاسایە پەسەند کرا بە دەنجی 74 لە ئەندامانی پەرلەمان کە سەرەتا و هەنگاوێکی گرنگە بێ بەرەو زیاتر بایەخدان بە شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستاندا. بێگومان لە ڕۆژانی داهاتووشدا هەم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 خانۆ زێدەڕۆکانەکرێ، هەروەها پێشنیازە یاسای گەشت و گوزار ئامادەیە ئومێدەواری لە ئایندێکی نزیکدا خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ و هەوڵدەین بۆی ئەم فەراغا یاسایەش پڕ بکەینەوە. سوپاسی ئەندامانی پەرلەمانەکەین، سوپاسی ئەندامانی لیژنەی شارەوانی و فراکسیۆنە جیاوازەکانەکەین لە پەرلەمانی کوردستان کە هەمویان هاوکار و هەماهەنگمان بوون. لیژنەی یاسایی، لیژنەی ڕۆشنبیری کە وەکو سێ لیژنەی تایبەتمەند هەوڵیاندا بەیەکەوە بتوانین ئەم پێشنیازە یاسای ئەمڕۆ پەسەندکەین و ببێ بە یاسا پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەین. ئەکید لە داهاتوودا ئەو فەراغە تەشریعیانەی لە بواری لیژنەکەمان داهەنا بە هاوکاری و هەماهەنگی خوشک و برایانمان لە فراکسیۆنە جیاوازەکان و لە لیژنەی شارەوانی گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار درێژە بە کار و چالاکیەکانمانە دەین و زۆر سپاس. ئەم یاسایە بەپێی ئەم یاسایی کە ئەمڕۆ پەسەند کرا هەموو ئەو پارچە شوێنەواریانەی کە لە هەرێمی کوردستانە پارێزگاریان لێ ئەکرێ و ئەگەر پارچە شوێنەوار هەبێت چۆ بێتە دەرەوە بە هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتی ئیتیحادی هەوڵەدەین بۆ جێڕانەوەیان و پارێزگاری لێکردن. سپاس بۆ هەموو لایەن.